هێرۆ ئیبراهیم محمەد خێزانی تاڵەبانی و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا کە لە ژمارەی ڕۆژی دووشەممەی ڕۆژنامەی هاوڵاتیدا بڵاوکراوەتەوە ڕایگەیاند کە ڕازی نەبووە کۆنگرە لەسەر ئەساسی ڕێکەوتن و تەعینکردن بێت و پێش کۆنگرە سەرکردایەتیەکی 45 کەسی بە تەوافق تەعین بکات. ئەمەش وەک ئاماژەپێدانێک بۆ باڵەکانی دیکە یەکێتی داوای بەستنی کۆنگرەیان لەسەر بنەمای تەعینکردن کردووە. هەروەها لەسەر کۆنەبوونەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتیش هێرۆ ئیبراهیم محمەد دەڵێت بە بۆچوونی من دەبێت هەر ئەمڕۆ کۆبوونەوەکانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی دەست پێ بکاتەوە. ئەوەی دێت بەخێر بێت، ئەوەی دوای ئەوەش دێت هەر بەخێر بێت. من شەرتم لەسەر کەس نەبووە و شەرت لە کەسیش قبول ناکەم. بە پێشیکردنەوەی بەشێک لە چاودێرانیش ئەم قسەی هێرۆ ئیبراهیم محمەد وەک ئاماژەدانێکە بەوەی خۆی خاوەنی یەکێتی و خاوەن ماڵە بۆیە بە خێراتنی باڵەکانی دیکە دەکات. لەسەر بودجە یەکێتیش ڕۆژنامەی هاوڵاتی لە هێرۆ ئیبراهیم محمەد دەپرسێت، دەڵێن ئەوەی بودجەی یەکێتیە لای ماڵی مام جەلالە، هەر ئێوەن دەبەخشن و هەر ئێوەشن کە دەرگای سەرفکردن دادەخەن. لە وەڵامدا دەڵێت نەخێوانیە، من هیچ پەیوەندیەکەم بە بودجەی یەکێتیەوە نییە. هێرۆ ئیبراهیم محمەد ئاماژە بۆەوە دەکات لە سەردەمی شاخ کاک نەوشیروان وەک هەڤاڵ و برایەک چەند ئامۆژگاریەکی کردم. یەکێکیان پەیوەندی بە دارایی یەکێتیەوە هەبوو کە نەچمە ناو مەسەلەی دارایی یەکێتی و توخنی نەکەوم. سوپاسم کرد و بە قسەم کرد، هەرواشم کردووە. هەروەها دەربارەی پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ گۆڕان هێرۆ ئیبراهیم محمەد دەڵێت ئێمە و برادەرانی گۆڕان نەوەی یەک سەنگەرین. مەیدانی منافەسەمان یەک ناوچەیە، بۆیە ئاساییە پەیوەندیمان باش بێت. من ڕێزی زۆر لە کاک نەوشیروان دەگرم و ئەویش هەروەهای نیشانداوە. حرامیش نییە لەگەڵ هەڤاڵە دێرینەکانمان پەیوەندیمان بتەو بکەین. ئەوەیشی کە کراوە بۆ ڕێکەوتنی سلێمانی هەموو خەڵک پێی باش بوو، بۆیە بەردەوام دەبین لە ئیشی چاک پێکەوە. لە چاوپێکەوتنەکەدا هێرۆ ئیبراهیم محمەد چەند جارێک باس لە پەیوەندیەکانی گۆڕان و یەکێتی و پەیوەندی خۆی و نەوشیروان مستەفا دەکات. بە پێی لێکدانەوەی چاودێرانیش ئەم قسانەی هێرۆ ئیبراهیم محمەد پەیوەندی بە ململانەی باڵەکانی یەکێتی و کاریگەریەکانی نەوشیروان مستەفایە لەسەر کێشەکانی نێو یەکێتی و هەوڵدانی باڵەکان بۆ نزیکبوونەوە لە نەوشیروان مستەفا. لەسەر پەیوەندیەکانی یەکێتیش لەگەڵ پارتی دەڵێت لەگەڵ پارتی پەیوەندیان ماوە، هێشتا لەسەر مەسەلە ستراتیجیەکان کۆکین و پێکەوە قسە دەکەین، بەڵام نایشارمەوە کە ڕەخنەمان لە هەندێک هەڵوێستی پارتی هەیە. هەندێک جار وەک نەیار و ڕکابەر قسە دەکەن و مامەڵە دەکەن، ڕەنگە ئەوانیش گلەییان هەبێت بەڵام نەگەیشتوۆتە دابڕان. هەروەها دەربارەی هەڵبژاردنەوەی سەرۆکیێرێم یان درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی هێرۆ ئیبراهیم محمەد باس لەوە دەکات کە هێشتا پارتی بەڕەسمی داوای هیچی لە یەکێتی نەکردووە لەو بارەیەوە.